بۆ چوار ڕۆژی جەژن لە ئەحمەداوە 6,157 گەشتیارمانە بووە تەنها لە ئەحمەداوە 6,157 گەشتیارمانە بووە لە زەردەحاڵ کە لیژنەی سەرجمێریمان دانیشتووە و تایبەت بووە بە بیارە و هەورامان هەمووی بە ئایۆسەریشەوە لە کۆی جەژن 19,856 گەشتیارمانە بووە 19,856 گەشتیار سەیرانگای چاوەگەڵ بۆ لە هەمووتان ڕوونە ئێمە سەرژمێرەکەمان لە دوای سعات 2 بۆ سعات 3 بۆ سعات حەوت لیژنەی سەرژمێریمان دانیشتووە ئەلبەت سەیرانگای چاوک جیاواز لە سەیرانگاکانی کە ئێواران خەڵک سەردانیەکە و زۆر کاتی شتێدا نامێنێت تەنها سەردانێکە بەڵام ئێمە ئەوەی داغڵ بوو بێ بۆ سەیرانگای چاوک تۆمارمان کردو بە گەشتیار سێبمان کردو بۆ هەر چوار ڕۆژەکەی جەژن 8,791 کەس عەفو بۆ سەیرانگای چاوک 7,078 کەس بۆ هەر چوار ڕۆژی جەژن سەردانی کردووە لە کۆی ئەم پرۆسەیە بە خەمڵاندنمان بۆ پێش سعات هەشت و دوای سعات 3,000 کەسمان بە خەمڵاندن داناوە کە بەدەر لە ڕێنمایەکە ئێمە بەدەر لە سەرژمێنەکە ئێمە داغڵی گەشتیار بوو بێ بە کۆی پرۆسەکە بۆ هەر چوار ڕۆژی گەشتن بۆ پارێزگای هەڵەبجە 9,091 کەس داغڵی سەیرانگاکانی ئێمە بوون کە تەواوی سەرژمێرەکە ومان بۆ دەرەخا کە 9,091 کەس داغڵی پارێزگای هەڵەبجە بوون لە ڕۆژانی جەژنە.